هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوەی تاقیکردنەوەی کۆتایی پۆلی 12 هەواڵی دزەکردنی پرسیاری تاقیکردنەوەکان بڵاو دەبێتەوە. هەندێک جار ئەم قسە و باسانە کاریگەری لەسەر خوێندکاران بەجێدەهێڵێت. بەڵام جیاواز لە ساڵانی ڕابردوو لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرەکانی گەیاندندا شێوازەکانی هەوڵدان بۆ قۆپیەکردن لە تاقیکردنەوەکاندا زیادی کردووە. لە ئێستاشدا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ڕیکلام بۆ ئامێرێک دەکرێت کە بەکاردەهێنرێت لە وەرگرتنی وەڵامی پرسیارەکاندا لەلایەن خوێندکارانەوە. ئەم ئامێرە سەماعەیەکی بچووکی بلوتوزە لەگەڵ ئامێرێکی وەرگرتنی پەیوەندی کە سیمکارتی تێدەکرێت و بە ئۆتۆماتیکی وەڵام دەداتەوە. سەماعەکە دەخرێتە گوێی خوێندکارەکەەوە و نابینرێت. لە دەرەوەش لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە قسەی لەگەڵ دەکرێت و وەڵامی پرسیارەکانی پێدەوترێتەوە. لە بەدواداچوونێکی NRTدا بۆ ئەو کەسانەی ئەم جۆرە ئامێرانە دەفرۆشن پەیوەندی کرد بە یەکێک لەو ژمارانەی لە سەرپەیجی فەیسبووکەکەیان بڵاو کراوەتەوە. دەرکەوت کە ئەو کەسانەی ئەم جۆرە ئامێرانە دەفرۆشن لە هەرێمی کوردستان نین و لە شاری بەغدان و بە زمانی عەرەبی قسە دەکەن، بەڵام ئامادەن ئامێرەکە بنێرن بۆ شارەکانی هەرێمی کوردستان و نرخەکەی 250,000 دینارە. 250 دولار أو دينار. ألف عراقي. يا منطقة سليمانية. حبيبي جزء السايق بيد الفلوس وأنا أعطيه سماعة. تروح لهذول السواق تعطيه فلوس وتعطيه رقمي إلى روح البغداد خابر هذا الرقم راح يجيب لك سماعة، راح أعطيه سماعة يجيب لك إياها السليمانية. فهمتني؟ هەر خوێندکارێک کە ئەم جۆرە ئامێرانی دەستکەوێت پێویستی بەوە دەبێت کە کەسێک لە دەرەوە وەڵامی پرسیارەکانی پێ بڵێتەوە. لە هەرێمی کوردستانیش تا کۆتایی کاتی تاقیکردنەوەکان ناهێڵن خوێندکاران پرسیارەکان ببەنە دەرەوە، بەڵام لە هەندێک هۆڵی تاقیکردنەوەدا هەندێک جار گۆڕانکاری بەسەردادێت. ئەگەر ئەمەش ڕێگری بێت بۆ ئەوەی پرسیار دەست خوێندکاران نەکەوێت پێش تەواوبوونی تاقیکردنەوەکە، ئەگەرێکی تر هەیە ئەویش ئەوەیە کە لە ڕێگەی مۆبایلەوە کەسێک وێنەی پرسیاری تاقیکردنەوەکان بگرێت و بینێرێتە دەرەوەی هۆڵەکە. لە گفتوگۆکانی NRT لەگەڵ ئەو کەسانەی ئەم جۆرە ئامێرانە دەفرۆشن باسییان لەوەش کرد کە لە کاتی دەستپێکردنی تاقیکردنەوەکانی پۆلی 12 شارەکانی عێراقدا بۆ هەر تاقیکردنەوەیەک لە دوای 30 خولەک لە دەستپێکردنی تاقیکردنەوەکە بەرامبەر بە 50,000 دینار لە ڕێگەی واتسئەپەوە پرسیارەکان دەگەێنن بۆ کەسانەی دەیانەوێت، بەڵام باسییان لە پرسیاری هەرێمی کوردستان نەکرد. لا تعطيني رقمك قبل الامتحان ادخلك بجروب مال واتساب. يعني قبل الامتحان لازم. اي تخابرني اليوم بالليل. يوم الامتحان. قبل الامتحان بالليل. الامتحان خابرني قبل بالليل. اوكي، وطريقة الدفع شلونه؟ عشان نتفق على الدفع تاخذ السماعة وبعدين خابرني هسه انا بالجامعة. بەپێی قسەی ئەو مامۆستایانەی لە ساڵانی ڕابردوودا بەڕێوەبەری هۆڵی تاقیکردنەوە بوون لە هەرێمی کوردستان، لە کاتی چوونە ژوورەوەی خوێندکاران بۆ هۆڵی تاقیکردنەوەکان دەپشکێنرێن، لە هەندێک هۆڵیش ئامێری پشکنین بەکاردەهێنرێت. هەروەها لە هەندێک هۆڵ ئامێری نەهێشتنی شەبەکەی مۆبایل دادەنرێت، بەڵام ئەمەش هەموو خوێندنگایەک پێوەی پابەند نابن. تاقیکردنەوەی پۆلی 12 لە هەرێمی کوردستان لە ڕۆژی 2 حوزەیران دەست پێ دەکات و 23 هەمان مانگ کۆتایی پێدێت.